لێرە چەند گەڵابە وەستێنراوە والله زۆر نەمە تقریبا 14-15 قەلابی چواردە 15 گەڵابە لێرە هەیە ئەوەمان ئەوە ناویچە لە ترسان ئاسنمان لێدایە چۆنیانی لە ترسان ئاسنتان لێدا لە ترسان ئاسنی لێدەکە پاتری لەو دیوە ئاسنی لێدایە هەتا ئەوەی نەبیتن ئەوەی هێما لەو دوی ئاسن لێدرایە کامە ئاسنی لێداوە بۆ ئەوەی نەدرسێت دەتوانانی پاتریەکەم پێ نیشان بدەیت کا ئاسنەکەی علی کوی لێدا علیش لێدا علی بەس علی لەبن ئەو قاعدەیدا ئەوش پاتری بردە یعنی ئێستان پاتریان لێرە دزی هەر زۆر دەتوانی باسی ئەوم بۆ بکەیت ئەو ئەمە ئەلی خوانە بووینە ئەوە مارمان ئەو مارمانە ئەو پێش مارمانە لەبەردەم ماڵی خۆت لە بەردەم هەمووی 15 مەتری لەگە مارێ بینێت تەماشا ئەو یو قەلابەشکەی لەو دوی بردیە ئێرە دوو پاتری لێوە ئەوە دوو پاتری لێرە دوو پاتری گەورەیە باش قەلابەکەی تێش عین لەو دوێ شەوە لە بردیە ئەوەی پێی هینایەتە دەرێ ئەوانەیە تەبقی یەک دیما کرد پێی نهاتە دەرێ ئەوەی پێی هاتە دەرێ بردبوو کاک ڕەحمان ئەو گەڵابەیە هیچ کامەتانە هی تۆیە ئەمە باش ئەمە چۆن لێرە دزیویانە چۆن کارەکەیان کردێت ئەمە لە پێش ماری خۆمان ڕاگەن لە کاسبی دێنەوە هێواران سعات 5 سار عفار و مفایڕاوچی مەکان دەوینەوە پێش ماری خۆمان ڕدەگرین و هاتن و ڕاماگەچین سنە نانمان خواست ساعت 20 دقیقە مدارەکان گوتبان پاتری نمە گوتمان کاکە لۆ گوتیاوە لای نمە وەڵا هات کامرێشتمالێدا خەبەرماندا شوت و ئاسایشی بۆ دەبی کتاب لەسەرەوە خۆمان بکەین و ئەوە چیە لێرەتاندان ئەوە بخۆی قەپاقکێ ئەوانە لێ دەکەنەوە ئاسانە بخۆیان ئەو دوو بڕگە سێزدەی دەکەیەوە و ڕات پاتریکان هەردەست ئەو قەپاقە لێ دەکەوت ڕات پاتریەکەی بار دەکەن پاتری دەبڕی زاروێ وارێنە خۆ پێمان ناکە ڕاقوت دەکە